خولی چوارەمی پەرلەمانی کوردستان چەند مانگێکی تر کۆتایی دێت. ئەو خولەی پەرلەمان جیاوازتر بوو لە هەموو خولەکانی پێشووتری، چونکە ئەو خولە تەنیا نزیکەی 2 ساڵ کاری کرد و 2 ساڵەکەی تریشی پەخرا. ئێستا لایەنە سیاسیەکان بەتایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان کە نەخشە ڕێگای هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و کاراکردنەوەی پەرلەمان داوا دەکات بەڕێکەوتن لەگەڵ پارتی و گۆڕان پەرلەمان کارا بکرێتەوە. ئەم پرۆسەیەکی گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی لێکردیە، بەڵام دەیەوێت هەردوو حیزبەکەی کە هاوشانی یەکێتی نیشتیمانی بە پارتی و بە بزوتنەوەی گۆڕانەوە بگەنە حەل کە باسی کاراکردنەوەی دەکرێت ئەوەیە کە دەبێت بە ئیتیفاق کارا بکرێتەوە پەرلەمان بە دروشم و بە مقابلاتی سەحەفی و بە هەڕەشە و گوڕەشە و بە قبوڵ ناکەم کارا ناکرێتەوە. ئێستا کە لە کۆتاییەکانی تەمەنی و خولەی پەرلەمانین، پەرلەمانتاران هیوا خوازن ئەو چەند مانگەی لە تەمەنی خولی چوارەمی پەرلەمان ماوە پەرلەمان بە کارایی ببینەوە و دەست بکرێتەوە بە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان. پەرلەمانتارێک دەڵێت بەڵام ئەوە گرینگە پێش پەرلەمان خەڵکی کوردستان ئاشت بکرێتەوە. ئەو پرۆژە گەورەیە ئەبێ هەمومان شانی بدەینە بەر، بەڵام بەچی دەکرێت یەکەمیان پێش کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانی پێویستە جەماوەری کوردستان ئاش بکرێتەوە، لەبەرەوەی کەوە برسی کراوە پاشەکەوتی بەسەردا سەپێنراوە، ئاشتەوای نەوان لایەنە سیاسیەکان دەستەبەر بکرێت، پەرلەمان کارا بکرێتەوە. اینجا بە هەموو لایەکمان دۆخی کوردستان بەرەو چارەسەری بەرین، قەیرانەکان کۆتایی پێبهێنین. پەرلەمانی کوردستان 3 ئەرکی سەرەکی هەیە کە ئەوانیش یاسادانان و بەدواداچوون و پەسەندکردنی بودجەیە، بەڵام ئێستا کە پەرلەمان پەخراوە نەدەتوانێت یاسا دەربکات و نە بەدواداچوون و لێپرشینەوەش لە حکوومەت بکات بۆ بودجەش نەوەک ئێستا لە کاتی کارابوونیشی لە خولی چوارەمی پەرلەمان بە بیانووی قەیرانی دارایی بودجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.